بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان ئیمانداران خوشکانی بەڕێز، ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سەرەتا گەرمترین پیرۆزبایی هاتنی ئەو میوانە بەڕێزە کە بریتیە لە میوانی خوای گەورە سوبحانەه وتەعالا کە مانجی ڕەمەزانە. پیرۆزباییتان لێ دەکەین بە بۆنەی گەڕانەوە و هاتنەوەی مانجی پڕ لە خێر و بەرەکەت و ڕەحمەت، مانجی ڕەمەزانی پیرۆز. ومێدەوار و داواکارین لە خوای گەورە ئەو مانگە بجێڕی بە مانجی ڕەحمەت و بەرەکەت و مانجی سەرکەوتن و مانجی لێخۆشبوونی خوای گەورە سوبحانەه وتەعالا بۆ سەرجەم بڕواداران لە تێگەڕای شوێنەکانی سەڕووی زەمین. بەڕێزان و خۆشەویستان، لەم زنجیرە بەرنامەیە باسی بابەتێک دەکەین سەبارەت بە مانجی ڕەمەزان. پرۆگرام و بەرنامەی خوشکانی بەڕێز لە مانجی ڕەمەزان، خوشکانی بەڕێز چۆن بتانن لە مانجی ڕەمەزان بەهرەمەند بن، سوودمەند بن لەو هەموو بەرەکەت و خێر و ڕەحماتی مانجی ڕەمەزان. لە سفرەی مانجی ڕەمەزان بەهرەمەند بن، ئەو سفرەیەی کەوا بە ڕۆژوبوونی تێدایە، قورئان خوێندنی تێدایە، شەونێژی تێدایە، تەراویحی تێدایە، پەروەردەی منداڵی تێدایە، ئامادەکردنی خوان و خواردنی تێدایە. خوشکانی بەڕێز لەگەڵ ئەوەی کەوا ڕۆڵێکی زۆر کارایان هەیە لەوەی کەوا سفرەکان دەڕازێنەوە، ماڵەکان پاک دەکەنەوە، خزمەتی ماڵ و پیاوەکانی خۆیان دەکەن، لە هەمان کاتیشدا دەبێ مافی خوای گەورەشیان لەبیر بێ کە بتانن مافی خوای گەورە جێبەجێ بکەن، لەوەی لەو مانگەدا باشترین عیبادەت بکەن، لەو مانگەدا خوای گەورە لە خۆیان ڕازی بکەن، لەو مانگەدا پشتی شێریان هەبی لۆ بەدەستهێنانی ئەو هەموو ئەجر و پاداشتەی کەوا خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی کردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدێنی پێمان داوە. بەڕێزان و خۆشەویستان، ئافرەتان لە سەردەمی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم بەڕاستی زۆر ڕشت بوون، زۆر حەریص بوون لەسەر ئەوەی شانبەشانی پیاوان لە بەدەستهێنانی ئەجر و پاداشتەکان بەدەست بێنن. تەماشا بکەن، ئوم سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئافرەتێکە دەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دەچێتە خزمەت پێغەمبەری خوا، داوای مافێکی خۆی دەکا، بەڵام کام ماف؟ ئەو مافەی کەوا پەیوەندی بە ڕۆژی دوایی هەیە، ئەو مافەی کەوا داوا دەکا لەگەڵ پیاوەکان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری پیاوەکان دەکا، بە هەمان شێوەش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئامۆژگاری ئافرەتانیش بکات. ئەو ئافرەتە بەڕێزە دەستە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ، دەڵێ یا رسول الله اجعل لنا يوما من نفسك، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەلەبەنە الرجال، پیاوەکان بەڕاستی زاڵ بوونە، زیاتر و زۆرتر لەگەڵ تۆنە و زیاتر و زۆرتر، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەجلیسەکان لەگەڵ توونە. ئەی پێغەمبەری خوا داوان لێ دەکەین ڕۆژێکی دۆ ئێمە تەرخان بکەی کەوا بتانین لەو ڕۆژەدا ئامۆژگاری ئێمە بکەین. اینجا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فوعدهن یوما فوعظهن فیه، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وعد و پەیمانی پێیاندا ڕۆژێکیان بۆ تەرخان بکە. لە هەندێک ڕیوایەتی حەدیث دەفەرمێ ڕۆژی دووشەممەی بۆ ئافرەت و خوشکەکان دیاری کرد بۆی لەو ڕۆژەدا ئامۆژگاریان بکات. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی دەکرد و داوای دەکرد لە ئافرەتە سەحابیەکان کەوا خێر بکەن، سەدەقە بکەن، سەبر و ئارام بگرن کاتێک کەوا بەڵاو موسیبەتێک ڕوویان تێدەکاتن. خوشکە بەڕێزەکان، مانجی ڕەمەزان ئەو مانگەیە کەوا ئێوەی بەڕێز لەگەڵ پیاوان بە ڕۆژی دەبن. خوای گەورە سوبحانەه وتەعالا کە ڕۆژی فەرز کردووە، ڕۆژوو لەسەر پیاوان فەرزە، لەسەر خوشکان و ئافرەتانیش فەرزە. شەو نوێژ و نوێژ بەگشتی کو لەسەر پیاو فەرز و واجبە، خوای گەورە فەرز و واجبی کردیە، بە هەمان شێوەش نوێژ، شەو نوێژ، سوننەتەکان لەسەر ئافرەتانیش پێویست کرا و پێویستە ئافرەتەکانیش ئەو فەرزە ئەو نوێژە ئەنجام بدەن. کەواتە بەڕاستی پێویستە خوشکانی بەڕێز لەو مانگە پیرۆزەدا، لەو مانگەی پڕ لە خێر و بەرەکەتدا بەڕاستی ڕۆڵی خۆیان ببینن. لەو ڕۆژەدا لەو مانگەدا وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوامان لێ کە دەفەرمێ فأروا الله في أنفسكم خيرا، خۆتان بە جوانی نیشانی خوا بدەن،
بەوەی کەوا عیبادەت و تاعەتی چاک بکەن، بەوەی کەوا خوا لە خۆتان ڕازی بکەن، چونکە بەڕاستی خەسارەتمەند ئەو کەسەیە بگاتە مانجی ڕەمەزان بەڵام عیبادەتێکی ئەو تۆ نەکا کە خوای لە خۆی ڕازی بکە، کە ببێتە مای ئەوەی کە خوالی خۆش بیتن. لێ خوشکە بە ڕێزەکان، کاتێک کە هەر دەستی پارچێ و ئامادە دەکەی سەعاتێک سەعات و نیوە خەریکی ئامادەکردی خواردنی سفرەی دەڕازی نیەوە، خەریکی ئەوەی منداڵەکان ڕازی بکەی ئاگاشت لەوەی بی بەشێکی کەمیش بیتن، ئەگەر دەدەقە چارێگە چیش بی عیبادەتی خوای بەشێک دابنێ لە بۆ عیبادەتی خوا. چەند ڕکعەتە نوێژێک بکە، لاپەڕەیەک قورئان بخینە، سرت لە سەجدەی دانێ و چەند دوعایەک بکە لە بۆ قیامەتی خۆت، لە بۆ ئەوەی بەختەوەری دنیا و قیامەتت بە قسمەت بی. کاتێک کەوا نوێژی بەیانی دەکەی بتانی، ئەگەر بتانی و توانات هەبیتن لە دوای نوێژی بەیانی تا ڕۆژهەڵات بمینەوە، ئەوە خێری حەج و عومرەیەکی تەواوت بەدەست دەکات. وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى الصبح، هەر کەسێک نوێژی بەیانی بکاتن لە پاشان بمینێتەوە هەتا ڕۆژهەڵات اینجا دوو ڕکعەت نوێژ بکە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەو کەسە وەکو ئەوەی واخێر و ئەجر و پاداشتی حەج و عومرەی تامە. سێ جاران پێغەمبەری خوا فەرمووی خێر و ئەجر و پاداشتی حەج و عومرەیەکی تەواوی پێدەگاتن. کەواتە خوشکە بە ڕێزەکان ئەو فرسەتە لە قیس خۆتان مەدەن، بیقۆزنەوە فرسەتە بەڕاستی جێگا ئەوەیە کە ئینسان خوا لە خۆی ڕازی بکە سبحانه وتعالى. اینجا ئەگەر جەنابت و بەڕێزت کەسێکی ئەو تۆیکەوە مۆزەفی فەرمانبەری بەڕاستی دەتانی ئەو کاتەی بقۆزی لۆ کاتێشتر دەتوانین لە دوای نوێژی نیوەڕۆ بنەوە، بەڵام کاتێک کە دەچێت دەوامی خۆت دەوامەکی ڕێک و پێک و تەواو بکە ئەوەش عیبادەتە بەڕاستی. کاتێک دەچێت سەرکارەکەی خۆت فەرمانبەری مامۆستای هەر پیشە و ئیش و کارێک دەکەی ئەوە بەڕاستی بە جوانی ئەنجامی بدەی، ئەوە نیشانەی مسلمانیەتی و ئیمانداریەکی تەواو و ڕێک و پێکە. اینجا لە دوای نوێژی نیوەڕۆ بتانی ئەگە نیو سەعاتیش بی تەرخانی بکە نوێژەکەت کرد، لە دوای نوێژەکە چەند لاپەڕەیەکی قورئان بخوێنی، لە دوای عەسر تا مەغریب بەڕاستی زەیداخە. خوشکە بە ڕێزەکان دایکان و خوشکان زۆر جاری وا هەیە لە نوێژی نیوەڕۆیە خەریکی ئامادەکردنی خواردنە حتا دەگاتە مەغریب، حتا مەلە بانگدان، لە دوای مەلە بانگدانیش خەریکی شوشتنی قاپ و ڕێخستنەوەی مەتبەخەکەیەتی. دایکی من، خوشتی خۆم، برا بە ڕێزەکان، مێردەکان، ئەی براکان، ئەی باوکەکان، واللهی ئافرەتێکی وەکو ئێوە مافیان هەیە، ئافرەتیش وەکو ئێوە داوا لێکراون عیبادەتی خوا بکەن، ئافرەتانیش بەڕاستی پێویستیان بەوەی ئێمە هاوکاریان بین، یارمەتیان بدەین بۆ ئەوەی کەوا ئەوانیش داخلی بەهەشت بن و بەیەکەوە عائیلە و خانەوادە و خێزانەکان داخلی بەهەشت بن. بۆیە ئەو کاتە زێڕینە لە قیس خۆت مەدە خوشتی گەورەم، کاتی پێش مەلە بانگدان، کاتی فتارکردنەوە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم للصائم دعوة لا ترد. بۆ هەر ڕۆژوێوانێک هەر کەسێک کە بە ڕۆژووە تاکە دوعایەک هەیە وەکو خەڵاتێکی خوای گەورەی سبحانه وتعالى لە هەر ڕۆژێکی ڕەمەزان دوعایەکت هەیە، خوای گەورە دوعا گیرا دەکات. ئینسان هەچەندی دوعا بکە ئەوە ئینشاء الله خوای گەورە سبحانه وتعالى دەستی بەتاڵی ئینسانەکە ناجێرتەوە، بەڵام تاکە دوعایەک لە هەر ڕۆژێکی ڕەمەزان گرێنتیە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دوعایە ڕەتبوونەوەی نییە. بۆیە بۆ 30 ڕۆژی مانجی ڕەمەزان لە پارچەوەرەقەیەک لە دەفتەرێک 30 دوعا لە خۆت بنووسە، دوعای ساڵحبوونی منداڵت، دوعای چوونە بەهەشت، دوعای پەڕینەوە لەسەر پردی سڕات، دوعای ئاخر خێری، دوعای ئەوەی کەوا خوا ڕزقێکی حەلالت بداتێ، دوعای ئەوەی کەوا بەختەوەر بی لە دنیایە. 30 دوعا بنووسەوە بۆ هەر ڕۆژێک دوعایەک تەرخان بکە برێ خوایە ئەو وعد و بەڵێنەی کە لەسەر زاری خۆشەویست و نوری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم پێم دراوە ئەو دوعای بە تایبەت دەیکەم کەوا ڕەتبوونەوەی تێدانیە ئینشاء الله. کەواتە خوشکە بە ڕێزەکان بەڕاستی پێویستە ئینسانی مسلمان ئەوەی کە بەڕاستی پێشی دەخا. بۆیە لە تەنمیەی بەشەری خاڵی هەرە گرنگ بۆ کەسی سەرکەوتوو، بۆ کەسی گرنگ براوە ئەو کەسەیەکەوە خاوەنی پرۆگرام بێ، ئەو کەسەی خاوەنی پلان بێ. بەڕاستی بە پلان ئینسان سەردەکەوی، بە پلان ئینسان دەتانی
ئیشە سەختەکان کارە قورسەکان بە ئاسانی بکە بۆیە بەر لە هاتنی مانجی ڕەمەزان پلانت هەبی بۆ هەموو ئەو کاتانی شەو ڕۆژەکانی مانجی ڕەمەزان ومێدەوارین لە خوای گەورە خوای گەورە ئەو مانگەمان لەو بجێڕی بە مانجی تاعەت و عیبادەت بە مانجی لێخۆشبوونی خۆی بە مانجی جیرابوونی دوعاکان یا ربی خوایە لێت دەپاڕینەوە و لێت دەپاڕینەوە داوا لێ دەکەین دەرەین اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.